لە بەرامبەر بێباکیدا مامۆستایانی ئاینی کوردستان هێرشی تون دەکەنە سەر دەسەڵاتداران و دەڵێن لە خەوێکی قوڵدان و دەبێت خەبەر بکرێنەوە. دەسەڵاتێک کە بە پارە و کڕینی خەڵک ماوەتەوە سەرنجامی شکستە. قوربان دەسەڵاتی کوردی بە خەبەر نایەتەوە لە خەوێکی قوڵایە نەک لە خەوێکایە بەڵکو بێهۆش بووە هەر دەسەڵاتێک لێش و ئازارەکانی میلەتەکەی تێنەگا قەت بە خەبەر نایەتەوە وەیە دەسەڵاتی کوردی هەتا لەسەر ئەم شێوازە بڕوە بە خەبەر نایەتەوە چونکە لە ناو ئێش و ئازار و میحنەتی میلەتەکەی هەڵ نەقوڵاوە بەڵکو دەسەڵاتێکە بە زۆر بەهێز بە کۆیلا بە پارە پەخشینەوە بە پارە کڕین بە دزینی موچەی خەڵک ماوەتەوە لەبەرەوە ئەم دەسەڵاتە هەرگیز بە ئاگا نایەتەوە و لە خۆخەبری نابێتەوە. دەسەڵاتی دادوەر و خەمخۆر ئەو دەسەڵاتەیە کە گوێ دەگرێت لە ڕای خەڵکی و ئاژی لەگەڵ زام و ژانی خەڵکیدا وەکو گەورەمان عومەری کوڕی خەتاب دەیفەرموو لا خەیرە فیکم إن لەم تەقولوها خێرتان تیانە ئەگەر ئێوە حەق و ڕاستیەکان نەڵێن و خێر لە ئێمەشانیە ئەگەر هات و نەیبیستین. بۆیە پێویستە هەموو بەرپرسان بزانن کە زامێک هەیە ژانێک هەیە ئازارێک هەیە بێنازیەک هەیە بێکەسیەک هەیە کە بەدەم ئەم حاڵەتە و چارەسەری ڕاستەقینە بدۆزنەوە 10 ساڵە کێشە و گرفت هەیە یعنی 10 ساڵە پێویستە بەوەی کە دانیشتن بکرێت چارەسەر بدرێتەوە بۆ کێشەکان لە ڕاستی. مامۆستایانی ئاینی کە پاڵپشتی دەنگی ناڕازی شەقامن و درژی ئەم گەندەڵیە ئیداری و سیاسی هاتوونەتە دەنگ دەڵێن لە کوردستان حیزب و پارتەکان بوونەتە ئامانج و خەڵکیان کردووە بە قوربانی. مرۆڤێکمان لە کوردستانانیە کە خەڵکێ بێ هەستەکانی و سۆزەکانی بۆ نەتەوەکەی بۆ ئینسان لە پێش هەموو هەست و سۆزەکانی تری بێ زۆر جار هەیە لە وڵاتی ئێمەدا حیزب و پارتەکان بوونەتە ئامانج خەڵک بوونەتە قوربانی بۆ ئامانجە دنیای کە بە پێچەوانە وایە ئەمانە ئامڕاز بنایە بۆ خزمەتکردنی میلەت بۆیە بەڕاستی من وتم ئەگەر ساکس بیکۆ نەتەوەکەی دابەشکردن بە 4 بەشەوە حیفە عەقڵی کوردی دابەشکرد بێ حیفە لەم سەردەمی ئێستا تەکنۆلۆژیا و پێشکەوتنە بەڕاستی ئێمە لە بنیادنانی نەتەوەیان نەبین لەبی دابڕین و پارچەکردنی وڵاتێکی بچووک و شارێکی شابین ئەمە بەڕاستی ئەو پەردواکەوتنی عەقڵەکانە کە نانتوانیوە بپێکەوە بژین و نانتوانیوە پێکەوە نیشتیمانێ بۆ خەڵک دروستکەن ئێتپێتەوانێت بەبێ گومان زۆڵم مستەما هەمومان شەریکین لەگەڵ ئەو زوڵمەی مەزڵومیەتەی کە ئەوان بەسەریانە هاتووە لەبەرەوە هاتین بەڕاستی ئاستی خۆمان دەربڕین بەرامبەر بە ئەوان و بزانین کەوا دەسڵات نەتوانێت مافی ئەو خەڵکە بدا گوناحە پێی بوت لێ دەسڵات. لە بەرامبەر ستەم و کەموکوڕی دەسەڵات ئەم خەباتە مەدەنیە تا دێت زیاتر دەبێت چونکە خەمێکی گشتی باڵی بەسەر هەموواندا کێشاوە هەمووان دژی نادادی و گەندەڵی یەک هەڵوێستن و یەکدەنگن کورد دەڵێ پەتی ستەم لە ئەستوریدا دەپشڕێت و ئێستاش پەتەکە بەو ئەستوریە گەیشتووە و لە پشڕانیشدایە. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.